بەشڕۆ ناچین بەڵێ زۆر باشە زۆر سپاس کاگارم جەم سپاس بۆ سەرنجەکانێک سپاس چاوەکەم کاک بەرزانمان لەگەڵا کاک بەرزان ئەم کاتەوە باش کاکشت ئەم کاتۆ باش چاوەکەم چاوە ماچەکەم بە خێراتی میوانە بە ڕێزەکەتانەکەم زۆر سپاس چاوی هەلێرەوانێ هەتاکو گردی پیرۆت چاوی گۆڕان خوازان ماچەکەم ئەلو گوێم لێتە کاکە بەرزان جان بەنسبەت ئەو مۆزوعی کە هەواداران و هاوپەیمان لیستی هاوپەیمانی کە با بڵێن ئەو جەنگە بڵاوکەنوانێک کە عەلاساس لیستی گۆڕان با پێشمەرگەی و تۆ میلیشیا بڵێ تێگەی ئەو ئەندام پەرلەمانە هی بە هیچ شێوێک ناهی پێشمەرگەی نێنە ئەوان با بدەن ئەو ڕاستی بکەون کە ئەزانن سوود لەوە ئەزان ئەو وتی ئەو کەسانەی کە جلی ڕەشیان لەبەرایە و فەقەیان لە خەڵک کردو و خەڵکیان فڕانۆ ئەو کەسانە میلیشە فعلەن ئەو کەسانە میلیشیان قەت ناهی پێشمەرگەی نێنەوە پێشمەرگە پیرۆزە وەکو ئیشێکی وەکو کاک ڕەسەم کە لێوا دانیشتووە بە هەموو کوردە سەرمێنێک ئەو پێشمەرگە بۆ یشێک بە لە پێشمەرگە قارەمانەکانی کورد بڵێ زۆر سپاس دەکەم چاوەکەم چاو ماچەکەم بەڕێزی هەلێرەشەوە دەستی کاک ڕەسەم ماچەکە من ئەو کوڕە پیتەرم کە دەستیم بەرز کردوانێ زۆر سپاس ناوێکم لە بەردەمایەوە لە کۆنتڕۆڵ پێم بڵێن هۆشۆ لە قەڵاتزێ هەلو بڵێ فەرموو ئەم کاتێ باش هەموو کاتێک قوربان هەڵشۆ لە قەڵازێ هەڵشۆ بڵێ بڵێ هەڵشۆ هەڵشۆ بڵێ هەڵشۆی سەربڵند و جوان بڵێ ڕێزم هەیە بۆ کاک ڕۆستەم زۆر سپاس من ناڵێ مامڕۆستم ناڵم کاک ڕۆستەم دەبەرەی ئاتوا با پیر نەبم با پیر نەبی سڵاو ڕێزم هەیە بۆی هەردوو دەستێ ماچەکەم ناخوانەکە بە قوربانی ئەو خوازم کە کوڕی وەکو تۆ ئەخاتە سکی دایکەوە بە قوربانی خوای کاک نەوشیروانم کە ئینسانی وەکو تۆی لەگەڵایە من لە خزمەتانم ئینشەڵا و سیقێ نادۆڕێنم چاوەکەمی کاک ڕۆستەم جان من پیری ناکەم من نازانم باسی چی بکەم باسی ئەو کەم کاڵن گۆڕان لە کەرکووک سەری لە خەڵکیوانەوە ئێمە لە نۆی چواری 2003 بردینیان بۆ کەرکووک باسی مەسوودەکانی بۆ بکەم کە یەکەم شەو ئیسە ناوی بڵێم لێرەوە کە یەکەم شەو 5 وەس بە تایب پاتری و بتڵی ناردەوە بۆ سلێمانی بتڵی غاست باسی ئەوانەکان بۆ بکەم کە لە کەرکووکا پێشمەرگیان فرۆشت باسی ئەوە بۆ بکەم کە پێشمەرگە ئەناسم لەم سلێمانیا دایەتی مناڵی ژنە مەسعود پاکەکاتەوە زۆر سپاس ئەوە بۆ بکەم کاکەم سوودیان زۆر سپاس دەکەم چاوەکەم سپاس بۆ شعور و سپاس بۆ پرسیارەکانیشە بەڵێ چیترمان لەگەڵایە مرشید سعید ئێوارتان باش ئێوارت باش قوربان سپاسەکان لە هەولێر تەلەفۆنەکەین فەرموو لە هەولێرەوە بڵێ لە هەولێری قەڵاو منارەوە بڵێ زۆر سپاس بەخێراتی مامڕۆستەم دەکەین زۆر سپاس بژیت چاوەکانی ماز دەکەین بژی ناخوا ئەگەر بکرێت تۆزە تەلەڤیزیۆنەکە کەسکەی سوپاس دەکەم جانە دەستخۆشی لە هەموو ئەندام پەرلەمانەکانی کوردستان دستی گۆڕان دەکەین بۆ ئەم هەڵوێستە جوانی کە نیشانیاندا بڵێ سۆزانی خاڵەشاب خواگەر ناو نهێنی کاکین زۆر سپاس کاکە جان ناو نهێنی ئەگەر ناو بێنی ناچار پەیوەندەکەت ببڕم پەچی بە پێشمەرگە کەتیە معاشەکانی خۆی و زۆر سپاس دەکەم کاکە جان زۆر بمبورە تەبەن زۆر داو لێ بنەم کاک مرشید جان من نامەوێت لێرە بە هیچ شێوەک ناوی کەس بێنین و تەشیر بە هیچ کەسێک بکەین سوپاس دەکەم سوپاس بۆ پەیوەندەکە دومێ دەکەم دڵگران نەبی لێم ئەمە ئیتیک وە نەریتی بەرنامەکە وایە کە نایڵم ناوی کەس بێت زۆر سوپاس دەکەم ئاخر پەیوەندی بەرلەوەی بێمەوە لای مامڕۆستەم شیروان بەکر ئەم کاتتان باش ئەم کاتۆ باش قوربان بەخێراتنی و میوانە بەڕێزە ئەەکەم زۆر سپاس دەکەم ڕاستی کار وشار لە ڕاگەاندنە حیزبەکانەوە با بڵێن بڵێ زۆر جار جۆمان لێ بێت کە ئەو کەسانی کە معارض بوون بەرامبەر بۆی کە لە بودجێک لە تاریکیە پەسەند بکرێ ئەڵێن ئەمانە کاتی خۆی لەگەڵ حیزبی بەعسا بە پۆستاڵی ڕەشەوە ئەخەوتن ئەمەیەک دووهەمینی من وەکو کەسێک وەکو هاوڵاتیەک لە ڕۆژنامەکانە بەدیم کردووە کە کۆمیسیۆنی باڵا ئەڵێت ئەو کەسانی کە خوڕوقات دەکەن کە خراپە ئەکەن بڵێن لە هەموو لیست و قەوارەکانە بڵێ
سزای یاسایی کە ئەنگرێتەوە یان غرامەیەکی زۆرە بە پارەیەکی زۆر یان دوور ئەخرێتەوە لە هەڵبژاردن لە وڵاتی دیموکراتیاوە بەڵام لێرە نە با بڵێن بڵێ ئەمە لە وڵات زیاتر هەیە کە تەقە بەسەر هاوڵاتیان ئەسکرێ تەقە زۆر باشە کاک شیروانجان سوپاس دەکەم سەرنجەکانە گەیشت وتم ئەمە دوا پەیوەندیە بەڵام و پیان وتم کە گەرمیان ناوێک لە کەلارەوە لەبەرەوەی ئەمڕۆ لە کەلارەوە کەشتیەکە گەیشتووە و بەو نازەوە و بە خۆشەویستی خۆیانەوە با بفەرمێ کاک گەرمیان ئەم کاتتان باش ئەم کاتەوە باش چاوی مامەگیان ماتەکەمەوەی بەتەنی تۆ دانیستووە زۆر سپاس دەکەم هەموو مامەکان نابەس ئەم مامە سپاس دەکەم سپاس دەکەم بەس پێی خۆش لێ پێی بڵێ مام چکە پێی وایە پیرە بێت یعنی هەموو کەسێک مامە نییە کە پێی بڵێ ئەمە سپاس دەکەم قوربان بەڵێ فەرموو طبعا دەستخۆشیتان لێکەم بۆ بەرنامەوە چاوی مامە ماتەکەم دەستخۆشیان لێکەم کەوەی کۆتا کردویان بە تاکید ئەوەی کە ئەوان کردویانە بەرهەمی باشی ئەبێ خەڵکێکی باشیان لە دەور گۆڕانخوازان کۆ کردوێتەوە بە هیواین بە هەمومان بتوانین گۆڕانێک دروست بکەین بۆی ئەم نەهاتیە کۆتایی پێبێ مامە هەندێک شتی زۆر جوانی گروژان کە دابشکردنی کەرکووک بەدەستی کێبوو گوڵدانان لەسەر ئەتاتورک بەدەستی کێبوو ناتنە دەرەوەی ئەو خوێندکارانە کێ ئەینێرێت ئەمانە کەرکووک تێک ئەدەن کوردستانی بوونی کەرکووک تێک ئەدەن خزمەت بە تورک ئەکەن و خزمەت بە کورد ناکەن یان گۆڕان داخەوە تا ئێستا ئەوبەسەکی لە خەڵکەکە خۆڵەکەنە چاوی خەڵک داخەوە ئێستا پێشمەرگەی جێری قارەمان بەهۆی بووچەوە ئەڕۆنە سەردا لە دژی کاکعەتان قسەکەن بەداخەوە زۆر بەداخەوە دەستانەت پێنەگەیت پێ زۆر سپاس کا گەرمیان کاتی باشم پێدای لەبەرەوەی کە کاتی بەرنامەکەمان نماوە چەند تەورێکیش ماوە لەگەڵ مام ڕۆستەم قسەی لێ بکەین زۆر سپاس دەکەم مام ڕۆستەم پەیوەندیەکان زۆربەیان کەمتریان پرسیار بوون بەقەدەر ئەوەی کە ئەوەی کاک شیروان و هانیشیان کاک بەرزان باسی لە مەسەلەی میلیشیا کرد ئەمێ بە کورتی وەڵامی ئەوەم بیتەوە ئەو قسانەی کە وترا سەبارەت بەوەی کە وایە پێشمەرگە میلیشیایە و ئەوەی کە وتراوە خۆ لەناو گۆڕانی شادنیایەک پێشمەرگەی هەرە دیار و هەرە سەرەتایی کە جەناب یەکێک لە نمونە کەسیان لە من پێشمەرگەتر نین من تێناکەم بۆم پێ قەرز نەبوو خەڵک بۆ پێناوە ئێمە خۆی پێشمەرگە ئێمە کە بووین بە پێشمەرگە لە سەرەتاوە هەتاوەکو نەوتوێک ڕاستەکەن پێشمەرگە بووین بەڕاستی پێشمەرگە بووین چووکم بەنان ڕق و بە پاتەی لاسیکەوە پێشمەرگە بووین بەڵام لە دوای نەوتویەک ئەگەر تو هەر نەبیت پێشمەرگە عنی شاخ و دش بە حکومەتی عێراقی ئەو شەڕە نەما ئەمێنێتەوە ئەبی بە چەکدار ئەبی بە میلیشیا خۆ عیب نییە ئێستاش حەسەن نەسروڵڵا 100,000 هینی هەیە چەکداری هەیە پێڵەن میلیشیاکانی حەسەن نەسروڵڵا هەموو 25 دەوڵەتی عەرەبیش لە پشتیانە و هینیانە ینی ئەمە شتێکی عیبە نیە میلیشیا ناوێتەوە نەسوور میلیشیانی پارتیزان بەڵێ مام ڕۆستەم سەبارەت بەو قسەی کاک شیروان کە باسی لەوە کرد کە زۆر جار بە تەق و تۆق و بە تەقەکردن و بەوەی کە تۆ باس لەوە کرد کە مەلە دنیای دیموکراسیەوە نابێت کە هێزێکی قبول نەکرد بە تەقا ئێمە ئەگەر ببێ من بەڕێی خۆم و لە ئەوڵ لە کاتی خۆی لە ناو پەرلەمان شەمینە من لژنەی پێشمەرگە بووم حەزمان کول لژنەی پێشمەرگە بکەین بە یەک واتە دەست حیزبەکان نەجاتی بدەین کە پێشمەرگە بوو بە یەک تدریب پێکەی گەنجەکانی هەڵبژێری بۆ تدریب و بۆ زابطی و بۆ ئەسکەروانە باقیشی بە تەقاوتەکەی بە موچەیەکی باش بە نەوعێکە خۆی ڕازی بە نەڵە وڵا پێشمەگان ئیهمال کرد و دەرکرد وەکو ئێستا کە هەیە پێشمەگەمان هەیە عەرەبانە پاڵنا پێشمەگەمان لە خانووی کرایە پێشمەگەمان هەیە حەزەکی دایان نمونەت بۆ ێنمەوە لە خانووی کرایە هاتووە ئەمێ وارێژ باسی موچەکەت کرد ببوورێ موچە ئەوەی کار عەدناوتی عقا هەموو پێشمەرگ کۆنەکان پشتی کار عەدنان چووکم ئەوێ بیکا بە جێشێکی نظامی معاشقی لە 300 بە 700 و 800 و بگرە بۆ ملیۆنێ ئەمانە ئەیانێ بەڵام ویزە بە دەرخۆنێک پێ بکەن لەبەر بودجەکە چونکم ئەو بودجێ حیسەی پێشمەرگەی تایە لەگەر ڕاستەکەن با مەسوولی ئیدارەی پێشمەرگە بچێت لە بەغا پارەکە و بەیان بێنێ بزان چەنە لەگەڵەوەی لە کوردستان ئیدایان دەنێ ئەمانە شەڕ لەسەر شتێکەکەن کە پەیوەندی بە پێشمەرگە هەر وەک چۆنە بیانوەگرەوەڵا بڵێ میلیشا من میلیشا کە من عەسکەر نەبوو سەرباز هەموو جێشێک هەموو چەکدارێکە نیزامی نەبوو لەناو جێشان و پێڵێن غێرە دیزان ینی میلیشیا پێ بێچی پێ بێت چەتا وەکو زەمانی شێخ مەحموود ئەی پێ بڵێچی مام ڕۆستەم زۆر جار تۆمەتبارتانەکەن یان تاوانبارتان دەکەن بەوەی کە لەگەڵ بەعسیەکانە و دیفاع لە بەعسیەکانەکەن وانە ڕای ئێوە چییە؟ ئێوە قەت دیفاعتان لە بەعسیەکان کردووە دیکۆمنتتان لە بەردەستایە کە یان کەس